کێشەی کورد و جوتیارانی کورد لەگەڵ ئەو عەرەبانەی کە پێیان دەوترێ عەرەبی هاوردا لە نێو کەرکووک و دەروبەری و گوندەکانی نێو کەرکووکدا بەردەوامی هەیە. لێکم ڕۆژی جژن لە پەلکانە نوێترین ڕووداو بوو کە ڕوبەڕووبوونەوەی نێوان عەرەب هاوردەکان و هەروەها لەگەڵ بەرگریکردنی جوتیارانی کورد لە پەلکانە بەدیکرا. دیارە ئەم ناکۆکیانە ماوەیەکی زۆرە بەردەوامی هەیە لە نێو کەرکووکدا لەگەڵ ئەوەی کا بە بەردەوامی لایەنی پەیوەندیدار لەو ناوچەیە لە هەوڵی چارەسەرکردنی کێشەکان، بەڵام ئەوانەوەکو خۆیان باسی لێوە دەکەن ئەوان دەیانەوێت بە شێوەیەکی یاسایی بە شێوەیەکی گونجاو کە نەبێتە هۆی ناکۆکیێکی دیکە و گەورەتربوونی کێشەکە ئەم بابەتە و ئەم نیزاع ململانی نێوان کورد و عەرەب چارەسەرکەن. دیارە هەردوێنێ لە پاژەوەی کە کێشەکە لە نێوان کورد و عەرەبدا ڕوویدا دواتر هەوڵدرا بە شێوازێکی کە چارەسەری ئەم کێشەیان بۆ بکرێت. کێشەکان بەردەوامی هەیە، بەرپرسانی ئیداری و بەرپرسانی ڕاستەوخۆی پرسی کورد و کەرکووک چی دەکەن بۆم بابەتە و چارەسەرکردنی بابەتەکە لەگەڵ بەڕێز فەهمی بورهان سەرۆکی دەستەی گشتی ناوچە کوردستانیەکانی دەرەوەی هەرێم ڕاستەوخۆ لە کەرکووکەوە یان ئێمە گفتگوی بابەتەکەی لەگەڵدا دەکەین. کاک فەهمی زۆر سپاس ئامادە بوونت. ئەو کێشەی کەرکووکی چارەسەر دەبێت جوتیارانی کورد تاکەی لە نێو ئەو نیزاع ململانەیە دابن لە بەرامبەر عەرەب هاوردەکاندا. ئەم کاتتان باش، سپاس بۆ دەرفەتەکە. بە بێگومان ئەم نیزاعە و ئەم ململانەیە یاخود بە شێوازێکی جیاوازتر ئەم تەجاوزکردنە سەر کورد و زەوی کورد و جوتیارانی کورد تەمەنی زیاتر لە 6 ساڵە و بە بەردەوامی هەوڵ دراوە کە گرفت بۆ کورد دروست بکرێت و ئەو پراوە یاسانی کە هەی بووە و ئەو بەڵگەنامە یاسانی کە هەی بووە بەداخەوە فرامۆش کراوە لە بری ئەوە کۆمەڵی قەراراتی مەجلیسی قیادی سەورەمان هەیە کاری پێکراوە. بۆیە ئەم کێشانە بە بڕوای من ئەو کاتە جێبەجێ ئەبێت کە مادەی 140 دەستور دوابنەماکانی خۆی بەدی بهێنێت و ئێمە وەکو کورد و وەکو سەرکردایەتی کورد و حکوومەتی هەرێمی کوردستانیش پێمان وایە کە هیچ ڕێگەیەکی تر نییە لە بەردەم عێراقی نوێیە جگەل لە جێبەجێکردنی مادەی 140 دەستور. جێبەجێکردنی ئەم مادەیەش بە ئینفعال و بە دروشمی قەومی بەدی نایە، بە ئارامی دەبێت ئێمە کار لەسەر ئەمە بکەین و ئێمە ئێستا لە بەردەم هەندێک پێشهاتی تازەین. جەناب تەزانن کە پەیوەندیەکی تەندروستمان لەگەڵ حکوومەتەکەی بەڕێز سوودانیا هەیە و هەوڵە دەین ئەم علاقە تەندروستە باشتر تەوزیف بکەین بۆ چارەسەرکردنی کێشەکان. ئەم علاقاتە چۆن تەوزیفەکرێ کاک بورهان بە شێوەیەکی گونجاو کە لە بەرژەوەندی و جوتیارانەدا بێ. کاک فەهمی دواتریش دێنە سەر کێشەکەی دوێنێ کە یاخود یەکەم ڕۆژی جژن کە ڕوویدا. دیارە خۆتان نەزانن پێش ئەوەی کابینە ڕابگەێنێت ئێمە کارنامەیەکی هاوبەشی کوردیمانە بۆ ئەم کارنامەیە کارنامەی هەموو هێزە کوردیەکان بووە و کارنامەی خەڵکی کوردستان بووە و ئەتوانم بڵێم لە 10 ساڵی ڕابردووە یەکەمین کارنامەی سیاسی ئیمزاکراوی ئێمە لەگەڵ حکوومەتی عێراقیە و لەم کارنامەیە هەموو ئەو گلەیە یاخود ڕەخنانی کە هەمانە چ لە ڕووی یاسایەوە یاخود لە ڕووی دەستوریەوە جێکراوەتەوە و ئەم کابینێ بەڵێنی جێبەجێکردنی ئەم کارنامەی داوە و یەکێکە لە بنەماکانی پێگەێنانی حکوومەتەکە بۆیە ئومێدمان لەسەری هەڵچنیەوە لە ڕاستیشە هەندێک ئاماژەی ئیجابی شەبینی و خۆتان نەزانن ئێمە لە ڕووداوی جیاوازە پشتیوانی خۆمان بۆ کابینەکەی بەڕێز سوودانی ڕاگەاندووە و پێمان وایە ئەم کارنامەیە بەجێبەجێکردنی بەشێکی زۆری گرفتەکان چارەسەرەکات و حەقیش ئەگەڕێنرێتەوە بۆ خاوەن حەق و ئەو نەحەقیانی کە ئاشکرێت پێم وایە وردەوردە سنووری بۆ دائەنرێت. بۆیە ئومێدمان هەیە کە بتوانین لە ماوەکانی داهاتووە بەشێکی باشتر لە کارنامەکە جێبەجێ بکرێت و هەوڵ بدرێت کە حکوومەتی عێراقی بەپەروەشتر و جدیتر بێت لە تێگەیشتن لە گرفتەکانی ئێمە لەو ناوچانە. دیار خۆتەزانی یانی کێشەکان زۆر و جۆرا و جۆرن، لە خانەقین بە جۆرێکە، لە دووز و دبز بە جۆرێکە، لە کەرکووک و لە سەرگەڕان و لە پەڵکانە و لە تۆبزاوە هەتا کۆچێتە مەخمور و دەشتی نینەوا و بۆ شنگال، یعنی هەمووی کێشەیە بەڵام هەر کێشەیەک بە جۆرێک سیاغە کراوەتەوە بۆیە هەمووشی جێی کراوەتەوە لە کارنامەکە. ئومێدەکەین بتوانین لە ماوەکانی داهاتووە بە پشتیوانی سەرۆکاتی کۆمار وەزیرە بەڕێزەکانمان و فراکسیۆنە کوردیەکان لە پەرلەمان بتوانین کارنامەکە باشتر و خێراتر بچێتە بواری جێبەجێ. باشە کاک فەهمی باس کرد کە
تەنها لە کەرکووکان نییە، تەنها لە پەلکانە نییە، لە دوو بزار لە خانەقینە لەو ناوچانی کە بەردەوامی کێشە و ناکۆکیە هەیە ئیداری لە نێوان حکوومەتی ناوەند و حکوومەت هێرێمی کوردستاندا ئەم کێشانە بوونی هەیە زۆر جار لەگەڵ ئەو کەسانەیە ئەو خەڵکانە و جوتیارانە کە گفتوگۆمان کردو باز لەوە دەکەن کە ئەو ڕێگا قانونیانی ئیستا بەرکارە و جەنابتان هەوڵی بۆ دەدەن و لە ڕێگەی حکوومەتی هێرێم و سەرۆک کۆماریش کە باسی لێەوە کرد کە ڕەنگە کاریگەری نەبێت لەسەر چارەسەرکردنی کێشەکە پلانی بی هەیە بە شێوازی دیکە هەنگاو بنێن بۆ چارەسەرکردنی ئەم کێشانە؟ من پێم وایە هەتاکو ئێستاکە هەموو بەرنامەکان لە چوارچێوەی یاسا بەرکارەکان و مادی 140 دەستورایە و پێمان وایە ئەمە بنەمای چارەسەرکردنی گرفتەکانە هەر خیارێکی تر کە باس بکرێت من خۆم پێم وایە ئەو خیارە ناتوانێت لە بەدیهاتنی ئامانجەکان نزیکمان بکاتەوە و ئەم کارنامەی کە ئێمە هەمانە لەگەڵ حکوومەتەکەی بەڕێز سوودانیا هەندێک ئاماژە هەیە و هەندێک هەنگاوی بۆندراوە بۆیە ئومێد دەکەم بتوانین ئەمە بکەینە بناغا و جارێت لەم مەرحەلەی ئێستاە بەڕاستی ئەمە خیاری سەرکرداتی سیاسی کورد و حکوومەتی هەرێمی کوردستانە. باشە کاک فەرمی فەهمی گەرباز لە کێشەکە یەکەم ڕۆژی جەژن بکەین کە لە پلکانە ڕوویدا جەژن دەزانین هۆکاری برایەتیە لێبوردەیە بەڵامەوەی کە بینرا لە پلکانە شتێکی جیاواز بوو ئەم کێشەی هۆکارەکەی چی بوو و بەتەواوی کۆتایی هات کێشەکە؟ دیارە پێش هەموو شتێک یعنی ئەگەر عەرەبێکی هاوردە لە جەژنی ڕەمەزانی پیرۆزە حەق بەخۆی بدا بچێتە سەر ماڵە کورد لە جیاتی گردن ئازایی ئەمە چاوەڕوانی ئەوەی لێ ئەکرێت کە بەڕاستی هەرچێک مەمەز بێ بیکات بەڵام لە ڕاستیە کە ئێمە تونتر نەبووینێت لەمە ئەمە لە بێدەسەڵاتی و لەوە سەرچاوی نەگرتووە کە هیچمان پێ ناکرێت بەقەدەرەوەی کە ئێمە بڕوامان وایە ئەم کێشانە دەبێت بەپی یاسا چارەسەر بکرێت یاسا لە بەرژەوەندی ئێمەیە ئەو خەڵکانە کێشە دروستەکەن ئەو خەڵکانە ئاژاوە دروستەکەن ئەو خەڵکانە هێز بەکاردێنن چاوسوورەکەنەوە کە لە دەرەوەی یاسان ئێمە مادام یاسا لە بەرژەوەندیمانە هەوڵ ئەدەین کار لەسەر ئەم بنەما یاسایی و دەستوریانە بکەین بارودۆخی ناوچەکە ئارامترە بە هەوڵی دڵسۆزان هەوڵی زۆر دراوە ئارامترە ئێستا بەڵام ئەمە یەکسان نییە بە چارەسەربوونی کێشەکان پێمان وایە چارەسەرکردنی یەکجاری ئەم کێشانە بریتە لە جێبەجێکردنی بڕیاری ژمارە 30 ساڵی 2011 کە بەپی ئەم بڕیاری ئەنجومەنی وەزیرانی عێراق قەراراتی مەجلیسی قیادی سەور هەڵەوەشێتەوە لە بەرامبەرە کار بەو بەڵگەنامانە ئەکرێت کە پێشووتر خەڵکی ئەو ناوچانە هەیان بووە نەک هێزێک یاخود دیکتاتۆری ئەو کاتە فەرزی کردووە بە سەریانە و ئێستا کەژەر ئەو قەراراتانە جێبەجێ ئەکرێت بۆیە من بڕوام وایە دەبێت ئێمە خۆمان وەکو کورد جدیتر بین و ئومێدێکی زیاتری هەڵبچین و پشتیوانێکی باشتری بەڕێ سووداری بکەین بۆی بتوانین هەمومان پێکەوە ڕوبەری گرفتەکان لە ناوچەکەیە کەمتر بکەینەوە. باشە کاک فەهمی چەند جارێک باست لە بەڕێ سوودانی کرد بۆ چارەسەری ئەم کێشانە لە قسەکانی پێشتریشدا باست لە کارنامەی پێگەێنانی ئەم حکوومەتی نوێی عێراق کرد بۆ چارەسەرکردنی کێشەکان پەنای بۆ دەبن لە نێو ئەم کارنامەی حکوومەتدا چی وتراوە لەسەر پرسی کەرکووک ئەو ناوچانی کە کێشیان لەسرە؟ من جارێک پێم وایە ئەمە بابەتێکی زۆر گرینگە یعنی کارنامەکە پرسی مەسلەی کەرکووک و مادەی 140 بەوازحیتیایە یعنی خۆکەژلەی مادەی 140 دەستور هەموو ناوچە کوردستانیەکان بەشێکن لە مادەیە لە مادەیە جێ کراوەتەوە هەموو گرفت و کێشە یاساییەکان و کێشە قانونیەکان و کێشە دەستوریەکان بەم مادەیە سپێرداوە ئەمە لە کارنامەکە جێ کراوەتەوە لەبەرەوە بابەتێکی گرینگەوە ئەمە ئیمزای لەسەر کراوە ئەم کارنامەیە توانم بڵێم لە ساڵی ڕابردووە بە دیاریکراویش لە دوای نەخۆشکەوتنی جناوی مامزلال یەکێکە لە باشترین کارنامەکان کە واژۆی لەسەرە و ئیتفاقەیەکی دوولایەنەیە و کۆدەنگی کوردی لەسەر بووە ئەمە گرینگەوە لەگەڵیشە مەسلەی پرسی موچە و بوجە و مەسلەی پێشمەرگە و هەموو ئەمانەی تیاجیا کراوەتەوە بۆیە دەبێت ئێمە هەمیشە جەخت لە جێبەجێکردنی ئەم کارنامەیە بکەینەوە پێم وایە تاکو ئەمڕۆ ئێمە بەدیلی ترمان نییە کەسێکی تر یان لایەنێکی تر یان جیهەتێکی تر خیتابێکی قەومی ئەدات یان ئینفعالێکە کات من پێم وایە ئەمە شتێکی وەقتیە ناتوانێت کێشەکان چارەسەر بکات ئەم کێشانە بەوە ئەبێت کە ئێمە یەک و یەکگرتوو بین و پشتیوانی جنابی سوودانی بکەین چونکە بیرمان نەچێت بەرە سوودانی تەنها بەڵێنی بە ئێمە نەداوە تەنها کارنامەی لەگەڵ ئێمەیان نییە لەگەڵ هەموو جیهەتەکانی تری عێراق کارنامەی هەیە ئەم کارنامەیە خەڵگەی فشاری لەسەرەکە بۆی جێبەجێ نەکرێت بۆ ئەوەی ئێمە جێبەجێکەین بەشێکی لە ئاسوی خۆمانەوە وەڵام بەبێگومان یەشتان نزعەیەکی شۆڤێنی قورس هەیە لە وڵاتی ئێمەیە
یاشتان خەڵکانێک هەیە بڕوایان بە قەزەی کوردنیە، یعنی من لە تۆ پرسم ئەگەر خەڵکێک بڕای بە قەزەی کوردی هەبێ لە یەکەم ڕۆژی جەژنی ڕەمەزانی پیرۆزە هەڵەکوتێتە سەر ماڵە کورد، یعنی ئەمە دیارە بڕوای بەم قەزەیە نییە، یعنی لەبەرەوە بڕێکی زۆر بیرکردنەوەی ناوێت. خەڵکێکی هێز و لایانی سیاسی هەیە و ئێمە ئێساکە لەم شاری کەرکووکەیە کە من گفتوگە لەگەڵ جەناب تاکەم محافزێکی بە وەکالەتمان هەیە، یعنی ئەم محافزە بە بێگومان بڕوای بەم جۆرە ئاشتی و برایەتی و تەبایە نییە و لایانی کەمی دادپەروەری بەدی نەهێناوە. ئەگەر لایانی ئەگەر دادپەروەری بەدی بهێنایە دەبوو بیزانایە لە یەکەم ڕۆژی جەژنە بە چه حەقێک و بە چه مافێکی ئینسانی و ئیسلامی و ئاینی و نەتەوەیی ڕێگە ئەدرێت عەرەبێکی هاوردە بە پشتیوانی بەداخەوە هێزی چەکدار هەڵبکتونە سەر کورد بێکەس نییە. بەڵام من نامێت لە هیچ بەرنمەیەکە دروشمی قومی بڵێمەوە بە قەدەرەوەی کە ئەمەوێت بە ئارامی تەعامل لەگەڵ ئەم پرسانەیە بکەین و لەگەڵیشا پیان بڵێین ئێمە دیکتاتۆرێکی زۆر لە ئێوە بەهێزتر و کاریگەرتر هەبوو نەیتوانی قەزینەتەوەکەی ئێمە یەکسان بکاتەوە بە سفریان یەکسانی کا بۆ خەیاڵدانی کە خۆی هەیە. باشە کاک فەهمی کۆدەنگێکی گشتگیر لە نێو حیزبە کوردستانیەکانە هەیە بۆ چارەسەری پرسی کەرکووک و پۆستە ئیداریەکان و ئەو زەی وزارە کوردیان جوتیارانی کورد یاخود لێرەش جیاوازیەک دەبینێ لە دەنگی کووردا. من پێم وایە تەمان پرسیارەکە دوو بەش بوو، بەشێکیان لەسەر مەسلەی کەرکووک و مەسلەی زەویزاری کورد پێم وایە سەرکردایەتی سیاسی کورد لەسەر قەزەی کەرکووک وەکو یەک بیرەکاتەوە، جیاوازی گەورە نابینم لە خیتابمانە لە بەرامبەر بە کورد و بە زەویزاری کورد و بە خاکی کوردان لەم شارەیە. بەڵام لە وردەکار و لە تەفاسیلە بەڵێ جیاوازی هەیە ئومێد دەکەم جیاوازیانە ینی نەبێتە هۆکارێک بۆ ئەوەی وێنە گشتیەکەی کەرکووکمان لەبیر بەرێتەوە. یعنی مژدە باشەکە ئەوەیە سەرباری ململانیەکانی کوردستان و ناو حکومەتی هەرێم، بەڵام لەسەر ئاستی کەرکووک بەڕاستی یعنی دیدەکە هاوبەشە، خەمەکە هاوبەشە. خۆ من نەزانم لە دوو ڕۆژی ڕابردووە خەڵکێکە بووە بە جۆرە قسەی کردووە کۆی کە ئیتر تەواوە هەموو شتێک ئەو ئەتوانێک لای کاتەوە، بەڵام ئەوم بەم جۆرە نییە. هەمومان لە مەسلەی کەرکووکە لە مەسلەی چارەسەرکردنی ئەم کێشارەیە وەکو یەک بیرمان کردوێتەوە و هەوڵمان داوە کێشەکانی کەرکووک بەو جۆرە چارەسەر بکرێت. یعنی ئێمە ڕەمان وایە یعنی وەکو حکومەتی هەرێمی کوردستان ئەمە بە ئینفعال و بە دروشمی قەومی بە زاڵکردنی هەژمونی حیزبی چارەسەر ناکرێت. ئەمە بە لێکتێگەشتن و بە تەفاهم و بە خیتابی هاوبەش ئەتوانی کێشەکارمان چارەسەرکردین. لەو جێی کە ترازاین لە یەکتر بە بێگومان دەبێت چاوەڕێی ئەوە بین ئیداری ئەم شارە ئازاری زیاتری کورد و سوود لەو ناکۆکیانە ببینێت. دیارە ئەو پرسیارم لە بەرەنجامی ئەو بابەتەوە بۆ هاتە پێشەوە کە باسم کرد کە کۆی حیزبە سیاسیەکانی کورد یەک ئامانجیان هەیە یەک بۆ چونیانەیە بۆ چارەسەری کێشەی کورد لە کەرکووکە لە بەرەنجامی ئەوەی کە یاسای هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان کە هەموار کرایە بەپێی هەمواری ساڵی 1950 بەڕێوە دەچێت لەم یاسایە جۆرێک لە جیاوازی هەبوو لە دەنگی کورد بۆ دەنگدانیان هەموارکردنەوەی یاساکە ئەویژەوە بوو کە ئەم یاسایە ڕەنگە کاریگەری هەبێت لەسەر داواکردنی و پێدانی پۆستە ئیداریەکان لە نێو پارێزگای کەرکووکدا. چەند جارێک باسی لە پارێزگاری بۆ وەکالەتی پارێزگای کەرکووک کرد کە ئەمان لە ئێستادا کە هێشتا کورد پاڵادستە بەپی پێویست لە نێو کەرکووکە بەم جۆرە مامەڵە لەگەڵ کورد و پرسی کووردا دەکەن لە داهاتوودا چۆن ئەگەر کورداوای یاخود پۆستە ئیداریەکانی بەرنەکەوێ پرسی کورد چی بەسەر دێت چۆن مامەڵە لەگەڵ کووردا دەکەن کاک فەهمی. لە ڕاستیە ئەمە ئەو پرسیارە بەجێەیە کە نیگەرانی لە ناو شەقامی کوردی شا دروست کردووە. ئێمە لە 6 ساڵی ڕابردووە هەوڵ دراوە پارێزگاری بە وەکالەت لا ببرێت بەڵام لە جێگاکی خۆی ماوەتەوە. ئێستا ئەمە پێمان وایە ینی ئەگەر بۆ ئەوەی گیانی کوردایەتی زاڵ بێت نەک حیزبایەتی ئەوەی کە جۆمان لێ ئەبێت. خۆ من متابعی میدیا ئەەکەم ئەزانم دوێنێ و پێرێ و خەڵکە بۆ بە قسەی کردو من پێم وایە ئەم جۆرە قسەیە گرفتەکانمان قوڵتر دەکاتەوە و کێشەکانمان زیاتر دەکات. سیاسەتی ڕاست و دروست ئەوەیە ئێمە لە بەردەم هەڵبژاردنیەکەین کە پێوتری هەڵبژاردننی پارێزگاکان. لەم هەڵبژاردنەیە کورد ئەگەر بە خیتابی هاوبەش و بە دیدێکی هاوبەش و بچێتە ناو پرۆسەکەوە کورد بە بێگومان ئەتوانێت پارێزگارێک دابنا بۆ جۆری کە خۆی مەبەستێتی و لەگەڵ ئازادی خوازانی ئەم شارەیە و بیرمان نەچێ یعنی عەرەبی ڕەسەن و تورکمانی ئەم شارە تەید و سەپۆرتی ئەم جۆرە بیرکردنەوانە ناکەن کە لەم شارەیە دەرحەقەکرێ خۆ تەنها بەرامبەر بە کورد نییە و بڕیارەکانی مەجلیسی قیادی سەورە تەنها زیانی بۆ کورد نەبووە ئەو دوێنێ پێرێ بینیمان لە ناوچەی تۆبزاوە
بڕیاری 369 ساڵی 75 دژی هەموو پێگاتەکانی ئەو ناوچەیە. بۆیە زۆر گرینگە یعنی خەڵکی کوردستانیش وشیار بێت پرسی کەرکووک تێکەڵی گەمەی سیاسی بچوک نەکرێت. واللهی من پێم سەیرە قیادەیەک یاخود مەسئولێک لەسەر مەسلەی کەرکووک بە تایبەتی لە حکومەتا بێت یعنی بەم ئاستە بچووکە بیر بکاتەوە بێوێ قەزەی کورد وان نیشاندا کە ئەو نوێنراتیەکان نەخێر. ئەم قەزەیە قەزەی هەموو کوردە قەزەی هەموو سیاسیەکانە. ئەم حەدەسە تاریخی لەبەردەمانەیە کە منیش وەکو جەنابەت ملا حەزەم لەسەر یاساکە هەیە بەڵام هەرچۆنێک بێت و ئەمە تانەی یاسایشی لێدراوە هەرچۆنێک بێت دەبێت کورد لەم پرۆسەیە بە یەک خیتابی هاوبەشەوە بە ئەجندایەکی هاوبەشەوە بچێتە ناو پرۆسەکەەوە جارێک خەمی برنەوەی انتخاباتەکەمان بێت خەمی ئەومان نەبێت کەچی ئەبێتە پارێزگار لە دوایەوە ئەو کاتە ئەکرێت ئێمە بیر لەوە بکەینەوە کە پارێزگایەکی گەلپەسەندا بنین و وە کورد لەم هەموو مەعانات و ئێش و ئازاری کە تی کەوتۆ ڕزگاری بێت و ئیزافەیەکی تریش بۆ قسەکانی جەنابێت من قەنەعەتم وایە ئەو کێشەی کە لە پەلکانە ڕوویدا لە یەکەم ڕۆژی نەورۆزی جەژنی قوربانی ڕەمەزانی پیرۆزە بەسە بۆ ئەوەی سەرکردایەتی سیاسی کورد لە کوردستانیش کێشەکانی خۆیان چارەسەر بکەن. واللهی ئەوەی کە لە پەلکانە ڕوویدا و بینیمان و ئێوە خۆتان بڵاوتان کردەوە ساڵی 1970 بیرخستینەوە بەس زیلەکانیان نەقص بوو کە کوردیان نەخستە نایەوە دووریان نەخستەوە. ینی ئەمانە مەسجن دەبێ ئێمە وازدەوە بێنین ینی هەژبوونیەکی دیاریکرا و یان خیتابێکی حیزبی دیار کە هەر لایەنێک بێت زاڵی بکەین بۆەوەی کەرکووک و کوردستانمان لە دەست بچێت. ئێمە خۆت جەناب تەزانی لە بەیانی 11 ئازارە لە ڕێکەوتنی 11 ئازاری نەمانتوانی کەرکووک بگەڕێنینەوە لە مفاوزاتی ساڵی 84 هەر لەسەر کەرکووک کێشەمان بۆ دروست بوو. بەخوا پێم وانییە ئێستا کە بتوانین کاریگەرتر بین لەو کاتە بۆ بەدیهاتنی ئامانجەکانمان ئەگەر تەفرەقە لە بەیمانە هەبێت. باشە کاک فەهمی ڕەنگە ئێستا و کەسانەی واو کەرکووکیانەی کە ئاگاداری گفتوگۆکەی من و تۆ دەبن چاوەڕێ و وەڵامی و پرسیارە بکەن کە زۆر دەوترا و بڵاوکرایەوە لە سۆشیال میدیایە کە دوێنێ هێزی پێشمەرگە جوڵی پێکراوە بۆ نێو کەرکووک بۆ ڕۆبەڕۆبوونەوەی ئەو عەربە هاوردانی لەگەڵ جوتیارانی کورد لە پەلکانە کێشەیان هەبووە. فعلەن هێزی پێشمەرگە جوڵی پێکرا بۆ پەلکانە؟ جارێ من بە جەناب سەڵەم ینی هێزی پێشمەرگە چێ فەرمانی کردو بیجوڵێنێت ینی من نازانم ینی هێزی پێشمەرگە دیارە بەڕێز سەرۆکی هەرێم ئەم بڕیاری لایە هیچ شتێکی وام نەبینیوە. ئەمە یەک دووەم دوو جیهەت هەیە کە من تەعاملی لەگەڵا ئەکەم ینی وەکو حکوومەتی یاریمی کوردستان بەیانێکیان بەیانی بەڕێز سەرۆکی حکوومەت بوو کە تاکید لە جێبەجێکردنی مادەی 140 دەستوورە کاتەوە بۆ چارەسەرکردنی کێشەکان. دووەمیشیان جەنابی جێگری سەرۆکی حکوومەت بوو لە یەکەم ڕۆژەوە هەتاوەکو ئەمڕۆ بەردەوام لەسەر خەت بووە کە دەستور و یاسا و مادەی 140 کارنامەکە ئەجندای خەباتی ئێمە بۆ چارەسەرکردنی کێشەکان. لە دەرەوەی ئەمە هەر کەسێک یعنی قسەیەکی ترەکە ئەوە دەلالت نییە لە سیاسەتی ڕسمی سەرکردایەتی سیاسی کورد و حکوومەتی هەرێمی کوردستان. ئەوە زیاتر ڕەنگە لە چوارچێوەی ینی جۆرێک لە هەڵچوو نابێت بۆ زوڵمە و یاخود ئەو غەدرە ئابینێت ئەگەر نا سیاسەتی حکوومەتی هەرێمی کوردستان و سەرکردایەتی کورد زۆر واضح بووە و کەناڵە دیبلۆماسیەکان کێشەکانیان چارەسەر کردووە. ئێمە سەرۆکاتی کۆمار کە بەردەوام لەسەر خەبوون نەخێر هێز نەچۆتە پەلکانە بە هیچ جۆرێک. بەس هێزی عێراقی من نازانم چێ بوونە لە ڕاستیە بۆی ئێمە بەبێ زانیاری قسە نەکەین. هێزی چەکدار لە ساڵحی عەربی هاوردە جوڵی پێکراوە بەڵام هەمووی پاشەکشیان کردووە و ناوچەکان بەجێ هێشتووە و ئێستاکە بارودۆخی ئەو ناوچانە ئارامترە. باشە کاک فەهمی چاوەڕێی ناکرێت لە کۆتاییدا یاخود کێشەکان بگاتەوە ئاستی کە ڕۆژێک لە ڕۆژان یعنی ئەگەر بە شێوازێکی ورتر بیری لێ بکرێتەوە خوا نەخواستە کێشەکە بگاتەوە ئاستی کە هەر چارەسەرێکی یاسایی و دەستوریا جێگەی نەبێتەوە هێز بەکاربهێنرێت چ لە ڕووی لەلایەن هەرێمی کوردستانەوە چ لە لایەن ناوەندەوە هەر هێزێکی چەکداری کە لەو ناوچەیە دەتوانرێت کار بکەن. من پێم وایە خیاری هێز خیارێکی یعنی هەتاکو ئێستاکە شتێک نێبیری لێکرابێتەوە چکە ئێمە هەتاکو ئێستا کەناڵی دیبلۆماسیمانەیە و پەیوەندیەکی ئیجابیشمان لەگەڵ حکوومەتی عێراقیە هەیە. ینی ئەمە جارێک زۆر بۆ ئێمە بڕیان لەوە بدەین لە داهاتوە چی ڕۆئەدات بە پێچەوانەوە نامەوێت ئاستی ئومێد و چاوەڕوانیەکان زیاد بکەم. من پێم وایە ئاماژەی گرنگ هەیە لە بەخاوە. من هەر دوێنێ بەڕێز وەزیری داد پەیوەندی پێوە کردم تەوان
سوپاسی پەرۆشیەکەم سوپاسی پەرۆشی فراکسیۆنە کوردیەکانەکەم لە هەموو ئاستەکانە کاک خالید شوانی کە پێی ڕاگەاندن کە هەوڵی جددیتر هەیە و لە ڕاستیشە سەرباری ئەوەی کە هەندێک سەرنج و تێبینیم لەسەر هەندێک خیتابیش هەیە بەڵام جێگری سەرۆکی پەرلەمانیش بەڕاستی لە خەت بووە لە هەوڵ بووە یعنی هەوڵەکان ئومێدە و ئاماژەکانی لەلایەن حکوومەتی عێراقیەوە بە ئێمە وترێت جێگەی ئومێدە بۆیە لەم کەشە ئیجابیەیە وەکو وتم ئاستی چاوەڕوانەکان زۆر بەرز ناکەمەوە یعنی دەرفەتێک نییە جێگایەک نییە بە بڕای من باز لەوە بکرێت کە کەی هێز بەکارهێنرێت و هێز چۆن بەکارهێنرێت لە بەرژەوەندی کوردانیە و لە بەرژەوەندی عێراقی نوێشانە هێز بەرامبەر بە یەکتر بجوڵێنین بۆیە بزانین لە داهاتووشا چی ڕوو ئەداد و چۆن ئەبێ ڕووداوەکە باشە کاک فەهمی پێم خۆشە لە کۆتا پرسیارەکانمان حەق بەم بە بابەتێکی گرنگ کە کۆی پرسی کەرکووگێکێکە لە پرسە گرنگەکان وەکو کورد بەڵام لەویش گرنگتر و هەر وابەستە بە کەرکووکەوە ئەویش بودجەیە دیارە ئەو لە نێو پرۆژەیە یاسای بودجە و بڕی بودجەی تایبەت کە تەرخان کراوە بۆ ئەو ناوچانی لە نێو سنووری مادەی 140 جۆرێک لە دەنگدانەوە و قسەی بە دوای خۆی داهێنا ئەو بودجەی کە بۆی تەرخان کراوە چەندە و کافیە بۆ چارەسەرکردن بۆ پێداویستیەکانی کەرکووک و گوندەکانی و دەوروبەری بە بێگومان کافی نییە و ئێمە وەکو دەستەی گشتی ناوچە کوردستانیەکان هەرزوو درکمان بە کەم و کورتی ئەم بودجەیە کرد و لە ڕێگەی خۆمان و ئیشمان لەسەر کرد فراکسیۆنە کوردیەکانمان تێگەیان کە ئەم بودجەیە توانای جێبەجێکردنی مادەی 140 دەستوری نییە 100 ملیارد دینارە پێم وایە ئەگەر بە هەڵیان نەچوو بێتم لە ڕقەمەکەیە بەڵام هەر لە دوای ئەو هەوڵانی ئێمە دەست بە جموجۆڵ کرا و دوایی من ئاگدار کرامەوە بە شخصی کە ئەم بودجەیە وەکو سلفەر ڕەنگە و کۆنگاوی یەکەم بێت دوای ئەو بودجەیتری بۆ تەرخانەکرێت بە بڕای من گرنگتر لەمە ئەوەیە هەوڵ بدەین لیژنەی مادەی 140 دەست بەکارەکانی خۆی بکات و ئەگەر لیژنەکە دروست کراوە ئەگەر موازنە بچێتە بواری جێبەجێکردنەوە دەست بەکارەکانیان بکەن هەنگاوی یەکەم دەست بەکارەکانیان بکەن بۆی وردەوە چاوەڕێ دەکرێت کەی دەست بەکارەکانیان بکەنەوە لیژنەیە بەبێگومان خۆت زانی هیچ لیژنەیەک ئەگەر داعمێکی مادی لە بەردەست نەبێ ناتوانێت ئێمە خۆتزانانی ماوەکانی ڕابردووە لەگەڵ جناوی کاقوبادا لەگەڵ لیژنەی مادی 140 لە کەرکووک کۆبووینەوە ئەو کاتەوان هیچیان لە بەردەست نەبوو ئەو جنابیان بەڵێنیدا کە هاوکاریان بکات یعنی هاوکاریان کە هەم وەکو سکرتارەتی سەرۆک مامجلال هەم وەکو حکوومەتی هەرێمیش بەڵێنی پێدان کە هەرچی پێویستە بۆ پشتیوانی کردنیان درێخی ناکات چکە لەوێ سەرنجیەوە هەبوو کە دەعم نەکراون ئێستا چاوەڕێکین کە لە مەوازنەیە کە ئیقرار کراوە کۆتایی پێات بودجەکە بچێتە بەردەستیان بەڵێ بەڕێز فەهمی بورهان کە بەڕێزیان سەرۆکی دەستەی گشتی ناوچە کوردستانەکانی دەرەوەی هەرێم بوون کاک فەهمی بەردەوەی کۆتایی پێبێنم هیچ شتێکی دیاریکراوە باوە لەسەر بابەتە جنابە باسی لێوەکەی نام سوپاسانەکەم و ئەمڕۆژ لە کۆنگرێکی ڕۆژنامەوانیە سوپاسی هەموو کەناڵەکانی ڕاگەیاندنم کرد بەڕاستی کەسەی کەناڵەکانی ڕاگەاندنەکەی لەم ناوچانە زۆر مەسئولانە تەعاملەکەن ئەنی ئینسان دڵی پێی خۆشە بێت کە ئەوە بە پەرۆشن بۆ ئەم ناوچانە بۆیە سوپاسانەکەم کورسات کە باخێکی زۆر باشتان پێداوە ئەم ئەرکێکی نیشتیمانیە و سوپاسی هەمویانەکەم و سوپاسیشم کردن چکە ئەمە خەمێکی نیشتیمانی ئەمە مەسلێکی ئێجگار گرینگە هەموو کوڕ و کچە گەنجەکانی خۆمان لەسەر کەرکووک و جەلەولا و مەندەلی و بەدرە و جەسان و لەسەر شنگال و خانەقین و لەسەر ئەم ناوچانە دووز و دبز کردوتە قوربانی بۆیە دەبێت ئێستا گەورەتر بیر بکەینەوە بۆ چارەسەرکردنی ئەم کێشانە و دوورکەوینەوە لە خیتابێکە لە ڕاستیە ڕوبەری گرفتەکانمان فراوانتر و ئالۆسترەکە وەڵاهی کاک فەهمی زۆر داوای لێبوردنەکەم کە لە کۆتایی بەرنامەکەیە بووم بەڵام بایەک پرسیاری گرنگ هەیە بەرلەوەی کۆتایی پێبێنم ئاراستی جەنابەتی بکەم و وەڵامەکەی وەربگرمەوە بۆ خەڵک کە ئێوە قسەتان لەگەڵ سوودانی کردووە لەسەر ئەم پرسە و پرسی کەرکووک بۆ چارەسەرکردنی ئەم کێشەی کورد و عەرەب من بە شخصی قسەم لەگەڵی نەکردووە بەڵام لەگەڵ سەرۆکاتی کۆمار و سەرۆکاتی پەرلەمان و وەزیرە بەڕێزەکانی خۆمان لە سێ ڕۆژی ڕابردووە بە بەردەوامی لەسەر خەت بووم بەڵام دیارە لە داهاتوێکی نزیکە سەر لە بەغدا ئەدەم و ئیشەڵا چاومان پێکەوێت و دۆسەیەکە بین بە بەرنامەوە ئەچینە ئەوێ بۆ گفتوگۆیەکی جددی ئەڕۆین ناڕۆین بۆ ئەوەی کە لەوێ هەر بڵێن چوونەتە بەغداد ئەچینە بەغداد بۆ ئەوەی خەمەکان وەکو خۆی بەرین و مەترسیەکان وەکو خۆی بخینە بەردەست بەڕێزیان بەڵێ بەڕێز فەهمی بورهان سەرۆکی دەستەی گشتی ناوچە کوردستانەکانی دەرەوەی هەرێم زۆر سپاس بۆ ئامادەبوونت کاک فەهمی